زۆر ئەوانەی کە کۆچی دوایەکەن و تەمەنیان تاوا بێ و ژیان بەجێ هێڵن بەڵام کە من ئەوانی لە دوای خۆیان ناوێکی جوان بەجێ هێڵن جێدەستێک جێ هێڵن کە بە یادی خێر باسییان نەکرێت جا یەکێک لەم مامۆستا بۆ ڕێزانی کە لەگەڵ ناوهێنانی ناوەکە باسی قورئان نەکرێت و باسی تەفسیرەکەی کرێ مامۆستا بورهان بوو کە کۆچی دوایی کرد ئێمە بۆ لاکردنەوە لە ئەزمموی مامۆستا بۆ ڕێزە و ئەو ژیان و خەبات و تێکۆشانی کە هەی بووە و سەرگوزشتەی ژیانی ئەو هەوڵانی کە یاوێتی لە خزمەت کۆمەلگای کوردیدا پێمان باش و ئەمڕۆ لە خزمەت ژیانی مامۆستایە بین لە خزمەت ئەو قۆناغانەیە بین کە مامۆستا تێپەڕاندووە لەگەڵ یەکێک لە قوتابی و دۆستەکانی مامۆستا کە بەڕێز سعید عەبدولکەریمە عەبدوڕەحیم ببوورە لای من وانووسرا بوو مامۆستا گیان بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێت پرسە و سەرخۆشی لە بەڕێست و تەواوی خانەوادە و دۆست و هاوڕانی مامۆستاکەین خۆی گەورە سەبووری هەموو لایەک بات ئینشاڵڵا مامۆستا جێگەی عالیە و بەڕاستی کە کاتێک باس لە مامۆستاکەین باس لە یەکێک لەو پیاوە کاریگەرانەکەین کە وەکو باسم کرد ڕەنجێ دەستێکی باشی بەجێ هێشتووە جا لەسەر خودی مامۆستا لەسەر دۆستایەتی و هاوڕێتی و یان با بڵێن قوتابێتی کە ئێوە توان بڵم ئەزمونێکیشتان لە مامۆستا وەرگرتووە چیت هەیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سپاسی هەموو لایەکتان دەکەم پرسە و سەرخۆشی لە ئێوەی شەکەم چونکە مامۆستا بەڕاستی تەنها موڵکی ئێمە نەبووە مامۆستا پیاوێکی گشتی بوو مامۆستا هەموو لایەک بە موڵکی خۆیان ئێزانن لەبەرەوە پرسە و سەرخۆشی لە هەموو لایەکمانەکەین مامۆستا لەدەست هەمومان چووە بەڕاستی ئێمە کاتێ باسی مامۆستا بورهانەکەین باسی پێشەنگ و قودوەیەکی ئەو کاروانەکەین کە لە ماوەی ژیانیا ڕۆڵێکی جوانی بینی هەر بە جوانی هێنای لە منداڵی و لە گەنجێتیەوە تا ئەو تەمەنە جوانەی کە وەک ئەستێرەیەک لە ئاسمانی بانگەواز لە کوردستان ئەگەشایەوە ئێمە شانازیەکەین کە برایەکی وەک مامۆستا بورهانمان هەبوو و ئەمڕۆیش دڵتەنگین بەوەی کە بەجێی هێشتین چونکە دروستبوونی پیاوێکی ئاوا بەڕاستی زەمەنێکی ئەوێ ئەو جۆرە کەسانە کە ئەو هەموو خەسڵەتانە تیا کۆبێتەوە بە ئاسانی دروست نابێتەوە بۆ ئێمە کاتێ لە خزمەتی مامۆستا بورهانە بووین هەموو ڕۆژێک ئەگەر بینی بێتمان دەرسێکمان وەرگرتووە ئامۆژگاریەکمان وەرگرتووە یان بە خۆمان ناچووینەتەوە کاتێک کە ئاکارێکی جوانی مامۆستات بینیوە ئەو ئاکارە ئەگەر لە خۆتان نەبووە یان بە کاڵ و کرچی تیامان نابووە وای لێ کردوین کە ئێمەش بە خۆمان نابچینەوە شوێن پێکانی مامۆستا هەڵگرین چونکە مامۆستا یەک پارچە بوو لە ئەخلاق و لە ئەدەبی بەرز پیاوێکی قورئانی بوو بە مانای وشەکە کاڵی پیاوی قورئانی ئەتوانی بڵێ مامۆستا بورهانێکی بلو پیاوانە هەرەوە نەبوو بنووسێ یعنی بە کردار و بە ڕەفتاری مامۆستا پێش نووسینەکانی پێش قسەکانی ئەیتوانی بانگەواز بکە ئەیتوانی کاریگەری لەسەر دەوروبەری دروستکە لەسەر هاوڕەکانی لەسەر خانەوادەکەی لەسەر قوتابیەکانی لە هەر شوێنە مامۆستا بینی بێ لە هەر شوێنی مامۆستا هەنگاوێکی نابێ قسەیەکی کردبێ ئەتوانم بڵێم تەفسیری ئاەتێکی کردووە یان شوێن پێی پێغەمبەرێکی هەڵگرتووە عەلەیهی سەڵات وەسەلام مامۆستا زۆر پیاوێکی عەمەلی بوو یعنی پێشەوەی مامۆستا قسە بکە ڕەفتار و هەڵس و کەوتەکانی قسەیان کردووە و کەمن ئەو جۆرە کەسانە بەڕاستی کە پێشەنگ بن لە هەڵس و کەوت و لە کردەوە و لە ئەخلاقە یعنی لە هەر گۆشەنیگایەکەوە سەیری بکەی پێی معجەبدان بی لە هەر شوێنێکەوە مامۆستا ببینی وازانی تەفسیری یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزی بۆەکە و من خۆم بەش بە حاڵی خۆم ئەوانەی بە مردنی مامۆستا دڵتەنگم بە مردنی هیچ کەسێکی تر دڵتەنگ نابم چونکە ئەم جۆرە کەسانە خوا ئەتوانم بڵێم لە قەرنێکا لەوانە یەکجار کەسێکی بە هەڵقا ئەویش لە دەستمان چوو خوای گەورە تعویزی کاتەوە بۆمان مامۆستا گیان ماوەی چنێکە خۆت لە خزمەت مامۆستادایت و هەروەها پەیوەندیت لەگەڵیا هەیە؟ ئێمە طبعا وەکو تەمەن لە دوای مامۆستاوین بە چەند ساڵێک
بەڵام لە ساڵەکانی هەشتاکانەوە کە ئەمەی چاوەگوێمان کردوتەوە مامۆستا بورهانمان ناسیوە دوور بە دوور لە ڕێگەی نووسینەکانی هەر ئەو کاتیش نووسینی هەبوو کاسێتی هەبوو بە تایبەتی کاتێک کە تەشریفیان لە ساڵی هەشتا چوو بوونە ئێران ئیتر لێ مامۆستا بورهان کەم کەم دەرکەوت کاتێکە لەگەڵ مامۆستا موفتیزادە و لەگەڵ مامۆستا ناسیری سوبحانی و پیاوە گەورانەی ڕۆژهەڵات تێکەڵی بوو مامۆستا ئیتر لەگەڵ ئەوانە پێکەوە توانیویانە هەم ئاخاوتن و قسە و دانیشتیان هەبێ و هەم ڕۆڵ و کاریگەریشیان هەبێ و هەر لەو سەردەمەوە ئێمە مامۆستا بورهانمان ناسی وەک مامۆستا بورهانی ئەمینی ئەو شۆرەتەی پێدرا بوو ئیتر دوای ڕاپەڕینیش کە ئێمە لێرە پێکەوە کارمان کردووە بە خزمەت و پیاوە گەورە گەیشتوین و تا ئێسش ئەلحەمدولیلا هەمووەکو برا و هەمووەکو دۆست و هەمووەکو پێشەنگ ئێمە سوودمان لێبینیوە. مامۆستا چی یادەوەریەکت لە زەیندا ماوە دەربارەی مامۆستا ڕەنگە زۆر شت هەبێ بەڵام شتێک کە لە بیری نەکەی؟ وەڵایەکێ لەو شتانەی کە لە کاتی ماتەمینیا شتی خۆشە وترێ کە ئێوارە گێڕامەوە لە مەجلیسەکە مامۆستا بورهان تاوان پێگەیشتووی خێزانێکی متەدەین و خواناز بوو باوکی زانایەک بوو پیاوێکی گەورە بوو باوکیشی ئیتر عادەتی باوکی وا بووە هەموو نوێژی بەیانیەک بە سەعاتێک زیاتر زووتر چووە بۆ مزگەوت ئیتر فەرموو جارێ دایکم پێڵێ هەرێ مامۆستا تۆ بۆ نەزووەچی بۆ مزگەوت ئەویش ئەڵێ ژنەکە هەرکەس زوو بچێ بۆ مزگەوت خوای گەورە حوشترێکی بۆ نووسێت ئیتر خێزانیشی پێڵێ ئەڵێ دەی ماڵە ئەوە ئەم گەلە حوشترە بۆچی لە قیامەتە یانی بەمانە سەدحەیەکە سەیری فەرمودەکەی کردووە سەیری بابەتەکەی کردووە ئێمە یادەواریمان لەگەڵ مامۆستا زۆر بەڵام ئەوەی کە گرنگ بێت لە یاداواریەکەی کە هەر کە ناوی مامۆستا ئەبین ئیتر ئێمە یەک پارچە لە ئەخلاقمان بیرەکەوێتەوە پیاوێکی سەنگین پیاوێکی ئارام پیاوێکی خاوێن پیاوێک کە لە مەجلیسیا دانیشتی هەرگیز بەدەستی بەتاڵ هەڵ نەساوی ئیلا سوودێک لە مامۆستا بینیوە مامۆستا زۆر قسەی ناکرد بەڵام مامۆستا زۆری پێبەخشیت هەر بە زەردەخەنەکەی هەر بە سەرنجێکی هەر بەوەی گوێی بۆ ئەگرتی ئاخر پیاوێک بوو لێوان لێو بوو لە تەواضع لە خاکی بوون ئەمەیش وازانم بەڵگەیە لەسەر ئەم پیاوە لە خوا زۆر نزیک بووە پلەی لای خوا زۆر باڵا بووە چونکە وەگوتراوە من تەواضع لله رفعه الله کاتوانسە ئەو تەواضعی مامۆستا ئەتوانین بڵێن لە قورئان و سونەتەوە وەریگرتبوو جاویستم ئەوە بڵێم هەر کەسێک بەو شێوەیە خاکی بێ خوا بەرزی ئەکاتەوە ئەتوانی بڵێ پێچەوانەکەشی تەواوە هەر کەس خوا بەرزی کردوێتەوە متەواضعە یعنی ئەم پیاوە چونکە زۆر نزیک بووە لە خوا زۆر نزیک بووە لە قورئان لەگەڵ ڕۆحی قورئان ئەژیاوە هەوڵیاوە ئەوەی کە ئەی خوێنێتەوە ئەوەی کە ئەی بینێ بیکاتە کردەوە و بیکاتە ئەخلاق ئەمەوەی کردو لە مامۆستا پلەپایی زۆر بەرز بێ بەرزی پلەپایە ئەوە تەنها خوا خۆی ئیزانێ بەڵام ئێمە بەکردەوەکانیە بە ئەخلاقیا ئەبێ بزانین کە ئەم پیاوە لەخوا نزیکە بۆیە ئاوایە لەخوا نزیکە بۆیە ئەوەنە بێمنەتە لە دنیا ئێمە لە مێژووی ئیسلامیە باسی زۆر کەس ئەخوێنینەوە لەو پیاوچاکانە کە بێمنەت بوون لە دنیا و زاهید بوون و ئاوا بوون بەڕاستی کاتە سەیری مامۆستا بورهانەکەی ئەمە یەکێکیانە ئەوە تا لە بەردەستی خۆمانە پیاوێکە بینین بە هەڵس و کەوت بێمنەتە لە دنیا گاڵتەی بە هەنێشت دیێت ئەوەی کە خەڵک هەڵپەی بووە کاو پەلاماری مامۆستا بورهان تاقەتی ئەو شتانەی نەبوو دنیایەک بوو بەحرێک بوو لە هیممەت بەرزی بەڵام بێ ئەوەی هەڵپە بکا بۆ دنیا بێ ئەوەی چاوی لە شتی تر بێ مامۆستا لەگەڵی کە مامۆستا مەشغولاتێکی زۆری هەبوو بە کاری بانکەوە زوو نووسین و وەرگێڕان و کاری سیاسیەوە چۆن پەیوەندیەکانی خۆی ڕێکخست و بەتایبەتی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی مامۆستا بورهان لەگەڵ
کۆمەڵێ لە براو هاوڕەکانی خۆیان ستافێکیان هەبوو. ئەم ستافە مامۆستا بورهان وەکو برا گەورە سەرپەرشتیەکردن، بەڵام زۆر جوان بوون پێکەوە. ئێستا من دڵم پڕەبێ کاتێک ئەبینی مامۆستا بورهان ئەڕات و ئیتر ئەو برایانە بە شێوەیە لە شێوەکان برایەکی گەورەی خۆیان لەدەستداوە. ئەو کۆمەڵە برایە وەک چەپکە گوڵێک پێکەوە کە ئەدبینین ئەوەنە جوان و ڕازاوە بوون. ئیتر ئیش و کارەکانیان پێکەوە ڕێخست بوو، سەردانی کۆمەڵایەتیان، سەردانیان بۆ دام و دەستگاکان، سەردانیان بۆ لای کەسایەتیەکان جوان ڕێکیان خست بوو لەگەڵ ئەو هەموو سەرقاڵی وەکو جەنابە باسی کرد بە نووسین و بە وەرگێڕان و بەو چالاکیانەی تر، بەڵام توانی بوو ستافێکی کۆمەڵایەتی بەهێزی جوان بن، لە شوێنی پێویستە ئامادە بن و چەندێکیان پێ ئەکرێ بگەڕێن بەسەر دۆست و ئەحبابی خۆیانە. جا هەر ئەم تێکەڵاوێ زۆر و ئەم ڕێخستنە بووە کە کاریگەری لەسەر خەڵک دروست کردەوە. بێگومان ئەوە بەشێکی تریشی ئیتر لە ڕێگەی نووسینەکانی بە تایبەتی تەفسیری ئاسان کە توانێتی بچێتە هەموو ماڵێک، ئەو هەموو چاپەی لێ بکرێت و الحەمدلله بەردەوام داخوازی لەسەر بێت. اینجا لە ڕێگەی سۆشیال میدیایشەوە کە الحەمدلله ئێستا ڕۆڵێکی کاریگەری هەیە، ئێمە باسی لایەنە باشەکەی یەکەین کە پیاوێکی وەک مامۆستا بورهان ئەباتە هەموو ماڵێک، ئەیباتە هەموو مۆبایلێک. ئەوانە هەموو وای کردووە کە مامۆستا بورهان هەم خەڵک زۆر بیناسێ و هەم زۆر سوودی لێ ببین و کاریگەری هەبێت لەسەر کۆمەڵگەی خۆی. مامۆستا گەر باس لە قۆناغەکانی ژیانی مامۆستا بکەین، بێگومان کۆمەڵە قۆناغی تێپەڕاندووە، بەڵام یەکێک لەو شتانی کە باسی دەوە کرێ مامۆستا کاتێکە چێتە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێش ڕۆڵێکی بەرچاوە بینێ. وەکوتمین زۆر جار ئێمە ئەو سنوورە جوگرافی کە هەمانە لە هەرێمی کوردستان وای کردووە کە نەتوانین زۆر لە جێگەیەکی تر لە ناوچێکی تری کوردستان ئەو ڕۆڵ و کاریگەری ببینین، بەڵام مامۆستا گرنگێکی لەوەیە کاتێکە چێتە ڕۆژهەڵاتیش لەوێ لەگەڵ ئەحمەدی وشتیزادە و ناسر سوبحانی مامۆستا بۆ ڕێزانەیە خزمەتەکە ئەمە تا چەندێک ڕۆڵ و کاریگەری مامۆستا سەلمێنن. مامۆستا هەر بەو پاکێتی کە باسمان کرد ئیتر لە هەر شوێنێک بووە ڕۆڵی خۆی بینیوە، وەکو باران لە هەر شوێنێک ببارێ کاریگەری خۆی دروستەکاو، ئەو شوێنە ئاوەدانە کاتەوە و زیینوی ئەکاتەوە. الحەمدولillah مامۆستا بورهان هەر بەو پاکێتیە لە هەر شوێنێک بوو بێتوانیوێتی هەم شوێنی خۆی بکاتەوە هەم کاریگەری دروستکە. بۆیە بەو دڵە پاکەی مامۆستا بورهان نەک لەسەر ئاستی خەڵکەکە بە شێوەیەکی گشتی کاریگەری دروست کرد بێ، پیاوێکی گەورەی وەک مامۆستا موفتیزادە زۆر معجب بووە بە دڵە پاکەکەی مامۆستا بورهان. مامۆستا بورهان پیاوێک بۆ هەر بە گەنجی ئەوەنە جوان هێناوێتی لە هەر شوێنێکا بوو بێت، لە ڕۆژهەڵات بوو بێ سنوورە دەستکردانە، یان لە ڕۆژئاوا لە باکوور بێ لە باشوور، لە هەر جێگەیەک بوو بێ توانیوێتی لە ناو قەومی خۆیان لە ناو نەتەوەی خۆیان ڕۆڵێکی جوان ببینێ. بۆیە کاسێتە کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ ئەو پیاوانەیەکە گرێ ئیتر وەک بڵێ چۆن کۆمەڵێ هەنگ یەکەگرن و پورەیە دروستەکەن و ئەتوانن شیلەی جوان و هەنگوینی جوان ببەخشن، ئاوا پێکەوتوانیویانە بە شێوەیەکی گشتی هەم ڕۆڵێکی جوان ببینن، هەم کاریگەریەکی جوان دروستکەن، هەم سوود لە ئەزمموی یەکتر ببینن. ئەمە زۆر گرنگە. کۆمەڵێک کەسی بەهرەمەند و هەڵکەوت و کەخوا ئەیان بەخشێ بە نەتەوەکانیان، ئەمانە ئەگەر لە نزیکەوە یەک ببینن ئەزمون ئەگۆڕنەوە لە یەکتر تێگەن، ئەتوانن یەکتر تەواوکەن، ئەتوانن لە جوانەکانی یەکتر سوود ببینن. مامۆستا بورهان ئەمەی کردووە بۆ براکانی و ئەوانیش بۆ مامۆستا بورهان. مامۆستا وتەیەک یاخود بەکو بڵین وەسێتێک کە مامۆستا زیاتر لە کۆڕ و کۆبوونەوەکانیدا باسی کردووە وەسێتێک بۆ خەڵکی بۆ خزمان و دۆستانی جێهێشت بێت، چ وتەیەک بووە، چ شتێک بووە؟ مامۆستا بورهان هەمیشە تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە لەگەڵ قورئانە نزیک بین، لەگەڵ قورئانە ئاشنایەتیمان زیاتر بێ. هەمیشە مامۆستا بورهان ئیشی لەسەر ئەوە کرد کە لەگەڵ ڕۆحی قورئانە بژین، جوان لە قورئان تێ بگەین، کاتێ لێشی تێگەیشت ئیتر ئەم قورئانە بکەینە کردەوە، بیکەینە ئەخلاق، بیکەینە هەڵسو کەوت، وامان لێ بکە کاریگەریمان لەسەر دروستکە، ئەم کاریگەریش وامان لێ بکە ئێمە لە ناو کۆمەڵگەی خۆمانە
ڕۆڵێکی جوان ببینین. بۆی مامۆستا بورهان خۆی پیاوێکی قورئانی بوو، هەر کە دەمی ئەکردەوە بە ئاياتی قورئان دەمی ئەکردەوە. بەڕاستی اینجا هەمیشەیش وەسیەتی مامۆستا بورهان ئەتوانم بڵێم زیاتر لەوا خۆی ئەبینیەوە کە ئێمە لە قورئان نزیک بین، لەگەڵ قورئانە ئاشنا بین، لێ تێبگەین و بیکەینە هەڵسوکەوت و بیکەینە ئەخلاقی ڕۆژانەمان. لەگەڵ هێنانی ناوی مامۆستا باس لە تەفسیری ئاسانەکرێ و یەکێک لەو تەفسیرانەی کە توانم بڵێم لە هەموو ماڵێکی کوردیا هەیە بە کورتی و پوختی ئاەتی پیرۆزەکانی قورئانی پیرۆز ڕاواکە. ئەم تەفسیرەی مامۆستا کە نووسیوێتی بە چەند ساڵ نووسیوە و ئەزمونە تا چەند ژیانی مامۆستای دەوڵەمەندتر کرد؟ ئەم تەفسیرە مامۆستا بورهان نزیکەی 8 بۆ 10 ساڵی پێ چووە نووسیوێتی. سەرەتا لەگەڵ مامۆستا سەلاحەدین و مامۆستا حەسەن شەمێرانی بڕیار بۆ پێکەوە بینووسن. ئیتر دوایی بەهۆی مەشغەڵەتی هەموو لایەکیان قسە هاتوێتە سەرەوەی مامۆستا بورهان خۆی تەفسیرەکە تەواو کات. ئیتر ماوەیەکی زۆر پێوەی خەریک بووە، بە تایبەتی بیرمە دوای چاپی یەکەمیش پێداچوونەوەیەکی زۆر باشی بۆ کرد مامۆستا بورهان. ینی تەناسوودی لە کەسانی مەسەلەن زمانزان و ڕاوێژی بەو کەسانە کرد کە لە بواری نووسینە، لە بواری داڕشتنا، لە بواری بە تایبەتی زمانەوانیە، بۆ ئەوەی ئەگەر کەم و کورتیەک لە چاپی یەکەما بوو بێت لە چاپەکانی ترا نەبێت. بۆیە مامۆستاتان بڵێم لە ماوەی دەستپێکردنی بە نووسینی تەفسیری ئاسان تا ڕۆژەی دنیای بەجێش هەر چاوی لەسەری بوو چۆن جوانکاری تیا بکە، بە تایبەتی ماوەیەک زۆر سەرقاڵی ئەوە بوو چۆن بتوانێت ئەم تەفسیری ئاسانە بخاتە ناو مۆبایلی گەنجەکان بتوانن لەوێ هەر کاتێ ویسیان تەفسیری ئاسانیان لە بەردەسا بێ. الحەمدوللا توانی ئەوەش بکە. و ئێستا لە زۆر شوێنە کە ئەگەڕێی تەفسیرەکەی ئەبینیتەوە ئەو قورئانانەی کە ئێستا لە ناو مۆبایلەکاندا ئەنرێن و تەفسیریان لەگەڵا کەمیان هەیە، تەفسیری کوردی لەگەڵ نەبێ و تەفسیرەکەیش تەفسیری ئاسان نەبێت. ئەوەش بە مامۆستا توێشوویەکی گەورەی بەردەوامە. ئینشاءڵڵا بە شوێن خۆی ئەڕۆت سەدەقەیەکی جاریەیە، خی گەورە لێ قبوڵ کرد بێ ئینشاءڵڵا. مامۆستا لە دوایەوەش تەفسیری ڕۆشنی نووسیوە. ئەم تەفسیریان جیاوازی چی بوو لەگەڵ یان تایبەتمەندی ئەم تەفسیریان چی بوو کە مامۆستای تەفسیری ئاسان سەرەتا مامۆستا کە تەفسیری ئاسانی نووسیوە هەوڵی داوە تەفسیرێکی تەرجومە نەبێ بەڵام زۆر کورت بێ، یعنی هەر کە خوێنتەوە باناکەی با بەدەستەوە. تەفسیر ڕۆشن تۆزی زیاتر ڕۆشنایی خستۆتە سەر ئاەتەکان، هەر ماناکەیشی ئەتوانم بڵێم لەگەڵ سەرچاوی گرتووە. مامۆستا کاریگەری یاخود بڵین هۆکاری ئەوەی کە تەفسیری ئاسان زیاتر بڵاو بۆ تۆ ناو خەڵکدا و لە هەموو ماڵێک دابوونی هەیە تەنها لە داڕشتنەوەی ڕاوەکردنەکانە بە شێوازێکی ئاسان یاخود هۆکاری دیکەشی لە پشتەوەیە؟ وەڵا هۆکاری تریشی هەیە تەبان. یەکێ لەو هۆکارانە یەکەم تەفسیری کوردیە کە لە دوای ڕاپەڕین نووسرابێ و بەم شێوە پوخت و ئامادە و وەکوڵێن ساز بێ بۆ ئەوەی هەموو کەسێک لە هەموو ئاسەکە بتوانێت سوودێکی لێ ببینێت، سوودی تەواوی لێ ببینێت. اینجا خاڵێکی تریش ئیخلاسەکەی مامۆستا. وازانم ئەوەی کە ئەم پیاوە خالیسەن بۆ خوا ئەم تەفسیرەی نووسیوە ئیتر چۆن قسە ئەگەر لە دڵەوە دەرچێت وشەیش ئەگەر لە دڵەوە دەرچێت لە قەڵەمێکەوە دەرچێت کە بۆ خوا بنووسێ ئەوە بێگومان کاریگەری زیاتری هەیە. بۆیە ئەسباب زۆرن، یەکێ لەوانە وەکو عەرزم کردن لەو سەردەما تەفسیرێک بنووسرێت و ئەوە بە پوختی و بخرێتە بە بەردیدی خوێنەران بێگومانەوە هەم کاریگەری زۆرە بێ، هەم فرۆشی زۆرە بێ، هەم خوێنەری زۆرە بێ، چونکە بە ئاسانی ماناکانی قورئان ئەدا بەدەستەوە. مامۆستا پێش دەستپێکردنی تەورەکە فەرمووتان من گەلێک کە خۆم بە دۆستی مامۆستازانم خۆم بە قوتابیەکیش ئەزانم. جا ئەگەر بڵێن لە ژیانی مامۆستاوە چ شتێک بۆ شانی خۆت فێر بووی، چ یادێک لە زەینی تۆدا بەجێهێشت؟ دوێنێ لە کەناڵی سپێدە وتیان هاوڕێی مامۆستا ویستم بڵێم ئەوە کراسێکە بۆ من دڵپە، یعنی ئەیکەی بەرما بۆ من گەورەیە ئەو کراسی هاوڕێیەتیە. ئێمە قوتابی مامۆستا بووین، لە خزمەتی مامۆستا چەندێک توانی بێتمان سوودمان بینی و چەندێک توانی بێتمان دەرس و ئامۆژگاریمان لە مامۆستا وەرگرتووە.
ئێستا حەسری کەم بڵێم ئەوە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی کە مامۆستا بورهان وەکو پێشەنگ و قودوەیەک لەناو ئێمە بووە الحەمدوللا هەموو گیانی بۆ ئێمە پند و ئامۆژگاری بووە مامۆستایەتی بووە پێشەنگی بووە سوودی زۆرمان لە مامۆستا بینیوە تەنهاوە ناڵێم خوای گەورە لە زیاتی ئێمە لە بری ئێمە پاداشتی مامۆستا باتەوە پلە و مەقامی مامۆستا بەرز کاتەوە لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە کۆی کاتەوە دەستخۆش مامۆستاگیان ئەزیەتمان دایخوای گەورە سەبوریتان بە دووبارە خۆشتان بێت دەستخۆشمەت سپاس بۆ بەڕێز مامۆستا سەعید عەبدوڕەحیم دۆست و قوتابی مامۆستا بورهان سپاس بە جەنابیشتان ئێوەش سەرکەوتوو بن ئەو کەناڵیش هەمیشە بەرەو پێش و بەرەو ئایندەیەکی گەشتر بڕوان سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێر